سۆرانی هەمیشە سەوز ڕەوان بزیێت هەڵای سەوزی یەکەتی باڵەکایەتی لانکەی شۆڕش و بەرخودان و جانفیداکردن وەردەی هەمیشە سەوز برا دۆستی هەمیشە ئازیز و هەمیشە سەوز و بەرخودان خۆش ناوەتی ئەم کاتتان باش تێدەگەین ئەم دەڤەرە لەژێر هەڕەشەیەکی مەترسیداردایە تێدەگەین هاوسەنگی هێز لەم دەڤەرە بە تەواوی تێکچووە تێدەگەین نەعەدالەتی و احتیکاری سیاسی تەواوی جوگە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی گرتووەتەوە متمانەمان پێ ببەخشن ڕۆژی سینۆ بە جۆش و خرۆشێکی زۆرەوە ڕووبکەنە سندوقەکانی دەنگدان بۆ تێکشکاندنی هەوژنی سیاسیەکی تونڕەوانە لەم ناوچەیە و یەکسانکردنەوە و پارسەنکردنی هێزی سیاسی و متمانە ببەخشنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانی خۆتان بە لیستی هەڤاڵی هێژامان جەنابی مام جەلال بە لیستی شەهیدان کە زۆرترین شەهید و قوربانیتان بە پێناویداوە ڕۆژی سینۆ ڕۆژە مەزنەکەیە بەیەکەوە ڕوو دەکەینە سندوقەکانی دەنگدان و سندوقەکان پڕ دەکەین لە گوڵی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆحی ڕێبەری کۆچکردومان هەڤاڵ مام جەلال شاد دەکەین ڕۆحی سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری شاد دەکەین ژیانێکی خۆشگوزەران بۆ سەرتاسەری کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین دەکەین بۆ ئەم مەبەستە داواتان لێ دەکەین متمانە ببەخشن بە لیستی ئارامی هەلیکار خزمەت بە ژمارە 105 کاندیدی خۆتان لەم دەڤەرە کاروانی مام خەلیفە گەزنەیی بە ژمارە 6 لەسەر لیستی ڕێبەری کۆچکردومان جەنابی مام جەلال